بەڵازان و خۆشەویستان لە هەندێک کادە و ڕوودا و بەسەرهات و کارە ساتانی بەسەر میلەتەمان داهاتووە هەمیشە بەردەوام لە بەرنامی پەیامی ڕۆژ گرنگی پێدەدەین بۆی کە نەوەی نوێ ئاشنا بێت و بزانین میلەتەکەمان و شارانەی و گوند و قەزا و ناحیانەی کە تێکۆشانیان کردو و هەمیشە بەردەوام توانیویانە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبێت لە شۆڕش و لە بەرخۆدان و ڕوبەڕووبوون و لەگەڵ زوڵم و ستەمی ئەو سەردەمی بەعزدا بۆ ئێوەی ئازوو خۆشەویست باسی بکەین. یەکێک لەو ڕاپەڕینانەی کە ئەنجام درراو لە ساڵی 1970 لە شاری هەڵەبجە و دەوروبەری کە بزانین ئەم ڕوودا و مێژوویە چۆن چۆنی بووە چه هۆکارێک وای کردو ئەم ڕاپەڕینە ئەنجام بدرێت واروها لایەنەکان و میلەت ئەو کاتە چ ڕۆڵێکی هەبووە لە سەرخستنی ڕاپەڕینەکەەوە دوجار دەزانین کە هەمیشە بەردەوام ئەگەر ڕاپەڕینێک ئەگەر جم و جۆڵێکی خەباتی کورد هەبوو بێت حزبی باز بە زۆر بە خراپی بەرپەرچی داونەتەوە ڕوبەڕوویان بوونەتەوە. گفتوگۆ دەکەین سەبارەت بەم ڕووداوە مێژوویە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا مستەفا موفتی شاید حاڵی ڕووداوەکان و مامۆستا گیان زۆر بەخێر بێ. خی گەورە و میهرەبانەوە سوپاسی بەڕێزتانەکەن بەڕاستی بۆ ئەم بەرنامەیە پێشوازیتان لە من کرد زۆر سوپاسانەکەم. بەڕاستی ئێمە ئەگەر بێت و پەڕەکان هەڵێنەوە لە کوردستانە خۆزگایە خۆشی وایە بەس هەرچەر پەڕەیە هەڵێ تۆ ناخۆشیە بە تایبەتی لە هەڵەبجەی من ناڵم شەهید دەڵم شەهیدان هەڵەبجەی شەهیدان سەیرەکەی من لە عمری خۆمە لە 74 من 64م لە 74 سەیرەکەی چەنەها مەعساتمان بینیوە لە هەڵەبجەی شەهیدە ئەوە هینی هەڵەبجە ئەوە 74 هەڵەبجە ئەوە 87 هەڵەبجە ئەوە 88 هەڵەبجە لە ناو ئەم بەینانەشە هەر عەزیەتی ڕۆحی و بەدەنی و خاکی هەڵەبجە دراوە بەڕاستی تا ئێستاش هەر ئەدرێت. جا وەکو شایەت حاڵێ من هیچ علاقەم نەبووە مزاورە بڵێم لە مزاهرەکە وام کردو وام کردە نا ئەمە ئینشاڵڵا ئەم درۆ ناکەم و ناشیکەم بەس من شایەت حاڵی ئەوەم طبعا ئەمە پێشەکێکی هەبووە کە ڕێخستنێک هەبوو ڕێکی خستووە کە ئەم مزاهرەی لێ دروست ببێت. ماوسا و مزاهرەیە وەختی خۆی هۆکارەکەی چی بووە ئێوە و کاتە لەوێت تەمەتان چەند بوو؟ قوربان من لە سێ کولیە بووم تقریبان بڵێن 21 ساڵ عمرم بووە لە سێ کولیەوانە 21-22 ساڵ عمرم بووە معدل لەگەڵ جەنابتانە معدل هەڵەبجەی شەهید ینی دوژمنان ناحەز بوون پێی بەڕاستی ناحەز بوون. خۆیشی چیش بووە خۆی ئەوە بووە معدل لە هەڵەبجە دایکی حیزبان بووە بەڕاستی لەگەڵەوەشی میلەتەکەی میلەتەکەی مەزلوم بووە لەگەڵ ئەوە هەموو حیزبەکانی ڕویان کردوتە هەڵەبجە ینی بڵین دایکی حیزبان بووە لە ئیسلامی تۆ تا ئیلمانیت لە هەڵەبجە ئیشی کردووە و سەرکەوتوش بووە لە هینی خۆیان لە هینی پێناوی خۆیان بەس هەڵەبجەیەکان تاڵحیان ناوە لەم پێناوە بەڕاستی. مامۆستا هۆکاریش ماماشەی پێکرد ئەو پێشینەیە چی بوو بۆ منە چی وای کرد شەڕی چەکداری بوو یاخود ئەوەی کە لەو ناوچەیەدا چالاکی جمجۆڵی پێشمەرگەکان بوو بەوەی کە میلەتەکەەوە خەڵکەکەی ئەوێ هاوکار بوون کە زانیان پێشمەرگە هاوکاریانە ڕاپەڕینیان ئەنجاماوە چۆنی بوو؟ قوربان جانم هەڵەبجە لە هەشتاوە شەڕی ئێران و عێراق دەستی پێ کرد تا بڵێن لە 83ەوە زۆر کات قەسب لەسەر هەڵەبجە هەبووە بینی شەڕی ئێرانوە چونکی سروری بووە هەڵەبجە زۆر کات تەسحیاوە لەو پێناوە قەسب بووە حتا جاری وا هەبووە ناو شارەکە قەسپەکرا مەعسکەرەکە مەحفوظ بوو مەعسکەرێک لە هەڵەبجە بوو مەحفوظ بوو جا بەردەوام ئەمە اینجا کە یەکی کەش لەوانەی کە حکومەت حەزی لێ نەکرد بەڕاستی هەڵەبجە منبعێکی علم و عیرفان و بەڕاستی مزگەوتێکی زۆری تیا بوو نەشاتێکی چاکی دینی تیا بوو اینجا کە نەشاتێکی قەومیەکانیشی هەرتیا بوو ئەلمانیەکان و ئەوانە بڵین لەگەڵ ئەواتر دوژمن حەزی لێ اینجا کە دوو لە ڕووی دەناوتان چڵکاوخۆری زۆر بوو بەڕاستی چڵکاوخۆری زۆر شوێن لە هەڵەبجە کۆ بۆ بڵین وەکو مستەلاحێک جوانیش نییە بۆ بەرامبەردەم بڵین جاشت و ئەمە ئیسێوارە ناو کووردا دروست بوو بەس هەڵەبجەیی ئاسڵ نا لە دەوروبەری هەڵەبجە ئەمە کۆبوو بوویەوە هەموو کاتێکیش هەڵەبجە بۆ بە تەسحێ لە پێناوی ئەم یەکێک لە هۆکارەکانی ئەم ڕاپەڕینە بڕیادرا بوو پێم وابێ ڕاگواستنی خەڵکەکەی بکات و خەڵکەکەی ئەو بێ بۆیە ئەمەکرا بۆچی ئەیانویست خەڵکەکەی قوربان جان
طبعا منطقه محرمه دروز بوو لە منطقه هەڵەبجە هەڵەبجە مایەوە شارە زۆر دێهاتی چۆڵ کرا وردە چۆڵ کرا هەڵەبجە مایۆ خۆی کە مایۆ خۆی تر ئەوەش جەماعەتی مامۆسای ئاینی وەکو مامۆسا مەلا عوسمان خوا عەفوی کە دەرەجەی عالی بێ لەگەڵ جەماعەتی مامۆسای ترە لەژێرە خەریکی ئەمە بوون کە ئەبێ هێنێک بکرێت و ئەوانە ئەوە بوو لەو کاتا تەقیوە کە ئەوان هیجرەتیان کرد بەرەو ئێران جەماعەتێکی زۆریش لەگەڵیان ناچوون من بە چاوی خۆم 13 بوو یا 12 پێنج بوو مزاهرە لە هەڵەبجا دەستی پێ کرد مزاهرەیەکی زۆر بە قووەت ئەو شەوە جەماعەتی مامۆسا ئەوان هیجرەتیان کردوو بۆ ئێران ڕۆشتن بۆ ئێران کە ڕۆشتبوون بۆ ئێران تاوان حکومەتیش لە خۆی ئەترسا لەوەی ئەکرد نازانم ئەو کاتە بەرەی کوردستانی بوو ئایا قەراریان نابوو ئێران ڕازی نەبوو یا بەرەی کوردستان ڕازی نەبوو 88 پێش خرێ بۆ 87 تێگەی چۆن وەکو چۆن هەڵەبجە تەواو تەسلیم کرا لە 88 کە ئێران هاوگرتی هەڵەبجە دەتر مزاهرەیەکی زۆر عەجایب دەستی پێ کرد من لە گەڕێکی خۆمانە لای مزگەوتی جامیعە مزگەوتی گەورەی هەڵەبجە نازام لە کانی قوڵکەش و مزاهرە هەبوو بوو پێش کانیشقان لە کانی قوڵکەوە هاتبوون بەرەو کانیشقان شەهیدێکیشان هەبوو من نازام ناوی ئەو شەهیدێکیەوە کە کوژراوە بهێن لە گەڕێکی ئێمە لای مزگەوتی جامیعاین زۆر مزارێکی عەجایب بوو جەماعەتێک پێشمەرگە بوون بەڕاستی جامانەیان هەڵپێچاو لە دەمبلووتیان و پێشواسی مزاهرەکەیانە کرد نازانم یەکێتی بوون پارتی بوون بزوتنەوە ئەو کاتی تەنزیماتی ئەوان بوون بەس عام هەڵساوە بەڕاستی لە هەڵەبجە کە هەڵسا بوون ئەتر ئەوە بوو ئەو مزاهرە دەستی پێکرد کە مزاهرە دەستی پێکرد نیوەی هەڵەبجە هین سقوتی کرد کەوتە ژێر دەستی مزاهرە چیوە ئەوە بوو بە هەلیکۆپتەر عێراق چاری نەما وا بزانم خەریک بوون ئەوەی لە مەعاسکەر بیستم ئینشاڵڵا باسیەکەن ویستیان دووجێلە بگیرێ سیروان حکومەتی حزبی بەعەز ئەترسا سیروان بگیرێ کە سیروان بگیرایە وەکو کیمیاویەکە کرا هەڵەبجە منتیقەی هەڵەبجە و نەوروەڵی هەمووی سقوتی ئەکرد کەوتە ژێر دەستی مەعارزەوە بەڕاستی عێراقیش نەیویست ئەوە ببێت کە نەیویست ببێت ئەتر هەلیکۆپتەری هەڵسان کانیشقانی قەسف کرد 87 کە کانیشقانی قەسف کرد ئەتر بە بیکەیسی و بە هین لێ ئەیە زامارێکی زۆر هەبوو نەمبیستوە شەهید هەبوو بێ لەو کاتە بەس زامار هەبوو ئەم زامارانەتر ئەلیکۆپتەر کە قەسفی کرد یەک و دوو سێ سواری سیارە ئەکران ئەیان بردن بۆ خەسەخانەکەی عەنەب نازانم بەڵاو بنجەڵاتان وەختە کە ئەبرا بۆ خەسەخانەی عەنەب حتا من جەماعەتێکیان بینی زاماری بەسیتیش بوون بەڕاستی ئێستا کا عوسمانی كعلي كعثماني عربانشي اخر هەڵەبجە نەختێ ئەوە ئەوێ لەقەب بڵێ ئینجاکە چەند کە عوسمانێکی تیابوو من ئەوانم چاکە ناسی تقریبا عەدەدیان دەوری 25 ئەوە نەبوو کە زامار بوون هەموویان بران بۆ خەسەخانەی عەنەب بۆ تەداوی کە بران بۆ ئەوێ مزاهرەش بەردەوامە خوارویان گرتووە لای خەسەخانەکەی ئێمە پێمانەوە خەسەخانەی سێجەمی کە ئیستا هەیکەلی عومەری خاوەری لێیە لەوێەوە ئەوان تەقەیانە کرد بە بیکەیسی و بە سیلاحی قورس لەکوێ لە منەظەمەکە لەسەرەوە ئەوانیش لەوێەوە بە بیکەیسی و شت تەقەیانە کرد ئەتر وەکو مزاری ئەوە سەرەتاتکەیانە کرد و ئەوانە من چۆن نەزانم کاتێک هێشتا بڵاو نەکراوە بە خۆپشاندانەکە بابا مزاهرەکە زۆر گەورە بوو ینی جادەیان قەتع کرد بوو هەرا بەزم و ئەمە مزاری دەستمەوەی لە ڕوبڕبوونەوە کۆتایی نهات کۆتایی نهات بوو مامۆستا مەلا عوسمان و ئەوان ئەو شەوە دەرچوو بوون ڕۆشت بوون لەتر ڕۆشت بوون کە هیجر بکەن بۆ بەرەو ئێران ڕۆشت بوون کە ئەم مزاهرە دروست بوو هەلیکۆپتەریش قەسفەکە زامارەکانیش براون بۆ خەسەخانە ماڵی مامە خالیم مامۆستا شەقالی موفتی کە مامەمە ماڵیان لە خواری مزگەوتەکەی مزگەوتی جامیع ئەگەر بینی بێت و مزگەوتی هەڵەبجە گەورە ماشەڵڵا خانووکەیان گەورە بۆ حەوشەوینێکی گەورەی هەبوو خەڵکی کانیشقان هەمووی کۆ بوو بۆ لەوێ تەقریبەن بەخوا لامە 200 کەس خەڵکۆ بۆ لە ترسا
قسم لەم قسانە بووین من لەگەڵ مامە بووم ئاوای وەسا بووم تو کوردی خۆمان هاو شورتە بوون پۆلیس بوون فەقیرە لەکوێ لە سەرا سەلامێکیان کرد لە مامەم و لەگەڕێکی سەرە نا لە سەرات شورتە بوون لای قامێتوانە شورتە بوون مۆزەفی حکومەت بوون دەستی مامەمیان ماچ کرد و وتیان مامۆستا شێخ خاڵی وتی بەڵێ وتی هەڵەبجە چۆڵ بۆ مەلایتیان نەماوە جەماعەتی مامۆستا عوسمان و ئەوان هیزرەتیان کردو و ڕۆشتون حکومەتی زۆر تووڕێیە قام و توێتی من قسەی ئەو دوو شورتەیە یەکەم دوایی سەرەکەین درۆژ بوو قسەکان نازانم نردبوویان بە شورتەکانیان واوت و فەقیرە قام ئەڵێت ئەگەر زوو مامۆستا شێخ خاڵی نەگاتە لای ئێمە لەوانەیە هەڵەبجە ئیبادە ببێت تۆش گەورەی هەڵەبجەیت ڕێز و هەیە لە ناو خەڵکەکە تر قوربان کە ئەم قسانەیان کرد خەڵکەکە بەرەو ڕووی مامەم هاتن و مامۆستا شێخ خاڵی ئەبێ چاومان بکەیت و مامە خالیشم وتی ئەخدی ئێستا بۆ کوێ بڕۆین و شەڕە و تەقەیە و هەراو بەزمە و زۆر عەجایب شەڕەکە شەڕێکی زۆر عەجایب بوو خەڵکەکە وتیان مامۆستا شێخ خاڵی نەڕۆیت دوایە هەرچیە بێ ئەچێتە ئەستۆیتەوە ئەم ئیشەی هەڵەبجە کەوتووەتە ئەستۆیتەوە مامە خالیشم دێ فەرمووی هەڵەبی خوا عەفوی کە مامە خالیم نەماوەتەوە فەرمووی دەی باشە بەس چۆن بڕۆین جەماعەتی خۆیان هەڵبژارد کە لەگەڵ یابن ئەوە شەش حەو پیاوی ئەو منتیقەیە لەنا ئەو قەرەباڵغیە مامە خالیم من لە پاڵیا بووم طبعا من فیراریشم فیراری تەلەبایەتی بە منیەوە سەی مستەفا حەزەکەم توێشم لەگەڵا بیت تم قوربان باش جا مامە خالیم زۆر بەغیرەت زۆر ئازا بوو ڕۆشتین گەشتینە لای ماڵی سەید جەمیل کۆڵانی جوولەکان نازانێەوە جەنابتان بەڵاو بن لەوێەوە چوین کە لەوێەوە ئەچیت بۆ مزگەوتی ئەحمەدی کە مامۆستا مەلا عومەری لێبوو برای مامۆستا مەلا عوسمان لەوێەوە ئەچیتە مزگەوتی تەکیە گەشتینە ئەوێ خەڵکەکە وتیان مامۆستا شێخ خاڵی با بگەڕێنەوە و شەڕە و تەقەیە و فیشەکەوە هاتوویە کرد بە سەرمانە خۆماندا بۆ پاڵ دیوارەکان مامە خالیشم وتی ئەی لەوێ بۆ وتان با بڕۆین ئێستا بگەڕێنەوە بە خەڵکەکە بڵێن چی بەڕاستی وتیان دە ئێمە ئەگەڕێنەوە مامە خالیشم فەرمووی دەی کەیفی خۆتانە وەڵا لەوانەیە کوشتنی تیاوێ لەوانەیە سیجنی تیاوێ لەمانەیە هەموو شتێکی تیاوێ بەس ئێمە بۆ خەڵکەکە هاتوین کە ئەم دوو پۆلیسە هاتوون بەجلی مەدەنیەوە هاتبوون کە ئەم قسەیان کردو ئەبێ شتێکی تیاوێت ئەم قسەیە ڕۆشتم مامە خالیم وتی سەی مستەفا چی بکەین وتم وەڵی مامە خالی نازانم بڵێن چی وتی با بڕێنە سەر جادەی ڕئیسەکە هەلای مزگەوتی پاشا وتم مامە خالی تەقەیەکە لەوێ یەک هەنگاو ناتوانین بڕۆین چونکی بەسەر جادەکە تەقەیانە کرد ئەوان لەسەر و پێشمەرگەش لە خوارەوە تەقەیان لە یەکتریە کرد وتی ئەیچی وتم لەم کۆڵانانەوە ئەڕۆین ئەو کۆڵانانە تەسکو هێن وێنی کۆڵانی جوولەکانیان پێوت خۆمان سەرتان نێشێنم کە ڕۆشتین گەشتینە مزگەوتی تەکیە دایرەی مەحکەمە لەو بەرەوە بوو گەشتینە لای مەحکەمە کوردێکی خۆمانمان بینی هاو بەرەو هێنواتر ئەمن بوو چی بوو لەوێ بوو بەڵێ پرسیارتان هەیە نەنا فەرموو ڕۆشتین و چوینە قایمقامێتی ئێستا هەر لەو شوێنەی خۆیەتی کە ئێستا لێیە بەڵێ ئێستا نازانم چوو بێ بۆ کانیشقان کورە کانە قوڵکە ئەو ناوە لە گەڕێکی سەرا لە گەڕێکی سەرایە چوینە ئەوێ شورتە و مرتەمانەت نەبینی چون حرە سوێسا بوو ئیسێقباراتەکەش بەرامبەری بوو ئیسێقبارات وتیان چییە ڕەمەزانیش بوو قربانی ڕەمەزان بوو نازانم چەندین ڕەمەزان بێزەوت بە ڕۆژوو بووین وتوان وڵا قایمقام نردێتی بە شوێن دووسێ کوردی لێ بوو مامە خالیم وتم قوربانەمە دوو شورتە ئێوە هاتووە بە شوێن مامە خالیمە ئەوانش فەقیرە هیچیان نەزانی وتیان دەی قایمقام بردینانە ژوورە لەسەرەوە لای ژوورێکە بوو سیجن بوو لەسەری سینجەکەەوە بۆ شوێنی قایمقام چوین سەرەکەم قایمقام لێوێ نییە مدیری شۆرتە
جێگری قایم قامە تنازام قایم قامە بەدیری شورتەکەش کورد بوو بەس خەڵکی نامە هێنم نەکرد هیچ سلێمانی نەبوو هەولێری ئەو ناوە بوو چی یاخوا بە خێر بێن و ئیسا من نەمناردوو بە شوێنتانە بەس بە منیان وتووە بنێرە بە شوێنە استێخبارات بە منی وتووە ئیشەکەیان چی بوو؟ با عەرزکەم مامە خالیشم وتی ئەی تۆ قایم قام نیە دوو شۆرتە و نەناردووەتی با من ناردوومە بەس زۆریانە من کردووە کە ئەم دوو شۆرتە بەدلی مەدەنیوە بڵێن بێن بە تۆ بڵێن یعنی ئەم هینە بکەن ئەم درۆ بکەن ئێمامە خالیشم وتی دەی باشە ئیسە چی بکەن وتی ئیسە کە تۆ هاتووە بێ سجن کری منیش وتم ئاخر گەنجێک بووم نەختێ هین بووم وتمیان چی سجن ئێمە بەپی خۆمان هاتوون وتی قانونی استێخباراتە بەس من حەدم نییە مامۆستا شێخالی بخەمە سجن تەلەفۆنێکی عەرزی لە پاڵا بوو تەلەفۆنێکی کرد بە عەرەبی دووسێ قسەی کرد کە ئەوە شێخ هاتوو وەرن وەڵام هەمووی 5 دقەی پێ نەچوو دووسێ کاتە بەدلی مەدەنیوە دەمانچیان پێ بوو بە شپرزە بوو زۆر خراپ شپرزە بوو شێخ و چی و ئەوانە تەمەڵا قوربان فەیلەق تۆیەوێت ئێمەش نەمانەزانی فەیلەق چییە و ئاسکەریم نەکردووە ئەو کاتە مامە خالیشم وتی دەی باشە شتەکە بۆ نەگەورەکەن ئێوە ناردووتانە کە بە عەرەبی قسەیانەکرد ناردووتانە کە سوڵحی بکرێ ئەو هەلیکۆپتەرانە وازبێنن لەو خەڵکە و وتان قوربان وەرە سواری سیارە بە با بڕۆین بۆ عەسکەرێکەیە لەسەری هەڵەبجەوە ئیسە کراوە بە حەدیقە و باخ و باخاتێکی خۆش ئەو وەختە عەسکەرێک بوو بە قەڕی بزوتنەوەیشی لێ بوو بەردەوام بم وەڵا سواری سیارەیەکیان کردین سەر جێو قیادەی ئەسکەری هەبوو مامە خانمیان خستە پێش و منیش لە دوا و سایەخەکەش لەگەڵ یەکێکە نازام ڕوتبەی چی بوو جلی مەدەنی لەبەرا بوو سیارێکیشمان ئاگادار بوون لە دواوە یەت کردینیان بە معسکەرە و بردینیان ساحەی عەرەزات هەیە لە معسکەرە لە ساحەی عەرەزاتەکە ژوورێکی گەورەی تیا بوو بەقەی تەقریبەن ئەوەنە نەیە بوو تیان فەرمون بڕۆنە ئەو ژوورە دانیشن تا قاید فەیلەقیەت ئێمەش نەمانەزانین قاید فەیلەقیەیە و ڕوتبەی داعسکەریە زۆر مهمەوان چین دانیشتین چوینە ژوورۆ دوو لە ڕووی جەنابتان و ئەم شوێنە دوو زابط یەکێکیان یەک نەجمە بوو یەکێکیان دوو نەجمە بوو هین دۆمینەیان ئەمە تاوڵەیانە کرد چاییشیانە خوارد و دیگەرەشیان نەکێشە بەو ڕەمەزانە هەڵسان و سەر پێ یەکسەر وتیان ئێمە مەسیحین خەڵکی شەقڵاوین شێخ لێمان نەگریت ئێمە موسڵمان نین ئێمە مەسیحین جوان بوویان ئوسلوبەکەیان بەڕاستی جگەرەکەیان نابرد و تاوڵەکەیان نابرد هەڵا دانیشت بووین کورد بوون خەڵکی شەقڵاوان تێ مەسیحی و منتیقە بوون یەک نەجمەیەک و دوو نەجمەیەک بوو مامە خاڵیم وتی قوربان چییە؟ وتم وەڵڵا هیچ نازانین ئێمە کێ بۆتان دەرکەوت بۆچێ بایانکردن ئێستا پێڵێن وەڵا وتی مامە خاڵیم وتی ئەڵێن قاید فەیلەق منیەوێ هێک دن خەبەریان نەیانزانی هەتا نازم ئەیانزانی نەیان و باوەڕ ناکەم بیشی زانیوە مامە خالیشم وتی قاید فەیلەق چییە و لەکوێ وتی لە عەربەتە شەڕیشە خەریکە سیروان نەگیرێ ئەو خەتە خەریک بۆ بگیرێ سیروان دوو دێ لەوە ناوە کە قەتاع ببێ ئەمان هەموو هەدەفێکیانەوە بوو حزبی بەعەس و عەسکەری نەیەڵن ئەو خەتە بگیرێ وەڵا لەوا بووین وتیان وتی جا لە عەربەتە ئێمە بە ڕۆژوین و ئەوانە و ئەڕوین و قەیچێکە من بەیانی خۆمە چم بۆ عەربەت وتیان شێخ نابێ ئەمە ئەمرە ئێمە هیچ نازانێت ئەی چۆنیە وتیان بە ئەلیکۆپتەریەت چیان بە ئەلیکۆپتەریە لەم قسە نابووین و بانی عەسر بوو بانی عەسر یا بوو درەنگ بوو مامە وتی با نوێژەکەمان بکەین جبەکەی داخست و نوێژی عەسرمان کرد ماوەیەکی بەستر نوێژی عەسر ڕۆشتە بوو دانیشتینەوە لە شوێنەکەی خۆمانە و هەر ئەوە نەمانزانی وتیان ئەرە وەڵام قاید فەیلەق خاو ئەلیکۆپتەرەکە هاو جا لەما لەم قسانە تەمەن ئەم زامانانە براون بۆ خەسەخانە دکتۆری خەسەخانەکە کاک ئازادی ناوبەیە کاک نەزار خەڵکی منتیقەی سلێمانی بوو
کوڕێکی گەنجی زۆر هێن بوو چاک بوو فەقیرە ئەویشتیا چوو نەکرەوە لە ڕێگەی دوکانە لە دامی سیارات چی دوایلەکە لە هەڵەبجەنەوە دوای کە بیستم ماوەستا زۆر دەفتمان نەماوە کاتمان زۆر کەمماوە ئەمێ بە کورتی بەوە ماسکی کە هات چۆن گفتوگۆتان کرد گەشتنە چ نەتیجەیە کە قاید فەیلق ئەوان ڕایان کردە دەرەوە بەڵێ جەمال ئەو دوو زابتە ڕایان کردە دەرەوە خۆیان ڕێخست و خیافەیان تیا کرد ئەوە قاید فەیلەکە هەلیکۆپتەر نیشتۆ قاید فەیلق دابەزی عینێکێکی ڕەشی لە چاوایە کەتەیەکە و لەکوێ هاتبوو لە عەربەتەوە لە عەربەتەوە کەتەیەکی زل و یەکتەر چوون چپەیەکیان کرد وتیان شێخ هاتووە دیار و یعنی قسەکە قاید فەیلق بەرەو ڕووی ئێمە هاو ئێمە شەڵسان چوینە دەرەوە بەردەم هەیوانەکە چ قاید فەیلق لەگەڵ قاید فەیلقە گەشتن باوەشی کرد بە کاخالیەوە ئەم لاولای ماچ کرد و لاوچاوی منیشی ماچ کرد و وتی شێخ ئەبێ بڕێن بۆ عەربەت کاخالیش فەرمووی دەی ڕەمەزانە ئەوە نزیکی مەغریبە و بەیانی خۆمیەم و چیە وتیان نابێ وتی هەر ئێستا ئەڕوێن و ئەگەڕێنەوە مالیکۆپتەرە ڕێکەوتن بەرەو هەلیکۆپتەرەکە ڕۆشتن مامەمی پێشی خۆی خست ئەو لە دوای مامە بوو منیش لە دوای قاید فەیلق بوو مامەم سەرکەوت بە پلیکانەی ئەدرەتی هینەکە ڕۆشتە ژوور و منیشتیم ئاوالایی کردو قاید فەیلق وتی کوڕم دابەزە وتمەوە باوکمە وتی دابەزە هەر ئێستا نینیەوە هیچ نییە و چی و ئەوانە و من نەختە دڵم پڕ بوو بێتاقەت بوو دابەزیم ئەتر تەیارەکەوتە ئیش و هەڵتا ڕۆی جا ئالێرە ئەم نەخۆشانە کە لە زامارانە لە خەسەخانە بن کاک نەوزاد دکتۆر نەوزاد یا ئازاری ناوبوو بوو چوو ئیستیخبارات و تو بوویان هەر بەیانی کە برابوون ئەم زامارانە تویان لیستێکی ئەو زامارانەمان بنێ بەش پرزیان نەکردبوون لیستێکیان بۆ کرد دکتۆر ئازاد چوو بوو تو بووی پێش ئەوەی ناوەکان بنووسێ و تو بووی چییە زامارتان هەمووی باسێتە هەڵتن بڕۆنە دەر و پێویست ناکە نەیوێرا بوو مباشر بیڵێت ئیتر ساو فەقیرە ئەتر بازە بەگوێی کردبوو بازە بەگوێی نەکردبوو ئەوانی کە بەگوێیان نەکردبوو هەموویان گیران هاورد منیان بۆ مەعسکەر من کە مامەم هەلیکۆپتەرەکە هەڵساو بەرز بوویەوە گوێم لە سەوتێکەوە بوو دەنگی کا عوسمانیە کرد لە قاعەیەکی گەورە بوو بە لەو حسەری گیرا بوو ئەوێ تاریک بوو شوێنی من ڕۆشن بوو من ئەوانم نەیە بینی گوێم لە دەنگێکەوە بوو ئاوا لام کردو دەنگەکە نەمزانی لەکوێوە بوو بەس کاکشێخێکی وت گوێم لە دەنگێکی ئاوا بوو هەر ئەو نەمزانی هینێکی ڕەشی زلفەیا بوو ئەنزیباتێکی ڕەش وتی ئەو چۆن هاتوویتە دەرەوە لەو هینەیە وتم وەڵڵا من لەگەڵ ئەوانانم نەختی عەرەبیەکە دووکەڵ یەکردتونکی لە بەغاکردمان هەر عەرەبیەکە تونەوتینا هەر هینی پێ نەیەکردم پەلی گرتم و فرماتە ژوور و نزی سبحان الله کە خوای گەورە ئەجەلی ئینسانی نەهێنا وتم کورە ئەو سەیدیوانە ئەزانوانە ئەوانی سواری سیارەکە بوو بوون بڕوان یعنی 5 ثانیە تری پێ بچوایە منیان خستبۆ ژوور وەڵا هاوارم کردوتم قوربان ئەمە پەلەی منی گرتو و دابەزی خوا هەڵ ناگرێ زابتێکیان دابەزی بە عەرەبی تێی خوڕەتی وازی لێبێنەوە لەگەڵ شێخایە شێخا بوو ئەویش ئەگەر لە شێخ ومێخ نەبوو خە بتانێت چیتیوانە وتم قوربان وەرە من ناوێرم بەخوا دەرتم لە مەعسکەر ئینزیباتێکم لەگەڵا بنێ یا جوندێکم لەگەڵا بنێ تا دەرەچم لە مەعسکەر وەڵا جوندێکی لەگەڵا ناردم تا قەسەخانە لەوێواتن من نەمیوێرا بڕۆمەوە بۆ کانشقان و لای ماڵی خۆمان چوون بۆ کانە قوڵکە ئەو شەوە لەوێ بووم بۆ بەیانیە تر مزاهرەکە هین بوو مامەمیان برد 3 ڕۆژ مامەم 4 ڕۆژیان نەبوو مامەم بردویان بۆ ئەمنی بەردەی سلێمانی لێرە سجن بوو دوای بەریانە ئینجاکە هەڵسان چیان کرد ئەمن ئیستیخباراتێکی زۆر دابەزی بۆ کانشقان بۆ کانشقان لە کانشقان بارمتەیەکی زۆر خەڵکیان گرت لەوەشنا من گیرام بەس ئەمنێک لەوێ منی بینی بوو لە مەعسکەرەکە لە ئیستیخبارات منی لە سیارەکە دابەزان سیرەکەن ئەمە بارمتە بووە ئەم بارمتەمانەوە تا کانشقانیان تەخت کرد خەڵکانشقان هەمووی تەخت کرد کە تەخت کرا ئینجاکە هەڵەبجە وردە تایمی خۆی گرت بە تایمی خۆی وە نەگرت بوو ئەم زامارانە هەر ئەو شەوە کران بەژێر خۆڵەوە
هەر ئەو شەوە یا شەوی داهاتر و کراون بەژێر خۆڵەوە لە ماسکەرەکە چونکی دوایی دۆزرانەوە تیان دۆزراونەوە تۆ لەو منتیقە ڕاستەکەی زۆر سپاسەکەی مامۆستا گیان خۆش بێ خوا بەخێر بێ ئەمەم بینیوەتن بەشداری مزارم نەکردو بەڵام ڕووداوانە گرنگە بۆ ئێمە شوهامبینەرانی شەر ئاشنا بووی کە ئێوەمانە خەباتێکی زۆرتان کردووە زۆرمان و خۆش بێ مامۆستا مستەفا مفتی شایەت یاخوا بەخێر بێ سەرەتا